ئەمڕۆ ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان مەسرور بارزانی لە میانی پێشوازیکردنی لە ساڵی لەشەتی سکرتێری گشتی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی و شاندی یاوەری ئامادەی هەرێمی کوردستانی نیشاندا بۆ کارکردن لەگەڵ ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لەسەر چارەسەرکردنی هەر کەم و کورتێک و حاڵەتێکی تاکیدا. لە دیدارێکدا ناوەڕۆکی دوا راپۆرتی ڕێکخراوەکە و ئایندەی هاوکاریەکان لە شەڕی دژ بە تیرۆریستانی داعش تاوتوێکرا. لەلایخۆی وەسکرتێری گشتی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ئاماژەی با پابەندبوونەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر با مافەکانی مرۆڤ و پاراستنی هاوڵاتیانی سیڤیل کرد و ڕایگەیاند ئێمە کراوەی و پابەندبوونەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەرز دەنرخێنین و مێژوویەکی دەرودرژمان لێرە هەیە. هەر لەو دیدارەدا هەردوو لا گفتوگۆیان لەبارەی میکانیزمەکانی ئامادەکردنی راپۆرتی ورد و دروست کرد و مەسرور بارزانی دووپاتی لە ئامادەی هەرێمی کوردستان کردەوە بۆ کارکردن لەگەڵ ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لەسەر چارەسەرکردنی هەر کەم و کوڕیەک و حاڵەتێکی تاکیدا. ڕاشیگەیان دڵنیام ئەمە سیاسەتی هەرێمی کوردستان نییە. ئێمە دەخوازین لێکۆڵینەوە لەو حاڵەتانە بکەین کە لە دوا راپۆرتی ڕێکخراوەکەدا هاتوون.